برای تماشاوانان هیجا اف مجارا دیالوگا کردی و تومتین صالح مسلم حف سروکی پیدا گریدایی انا کسم فادی منعی اندامی امین داریا گشتیه انا کسه جد هوکی میوانی منن سلاف بوت که فادی دست پیکی ده تومتین صالح مسلم بگرن دست دویجه که هون ناخوازن تری کفتنی جبو دیالوگا کردی پیک بینن راست اویک؟ بله کاک جمال دست پیکی ده سلاف ورز بوده و همو کارمنده کردستان 24 و بینر و تماشاوان نهجا براستی ام وک انجمنان اجتماعی کردی دست پیکا ام درباسی وی دیالوگا کردی بون ما گرینگیا وینا که هبو کو سرپرشتیا وی دیالوگا هانه وک دولتکا زلهز جیهانه دا سرپرشتیا وینا که دیگه بله تفلیگو ما سیره کفتن لگل پیاده ما کرن هولیر یک و هولیر دو دهوک و ملحقات وینا که براستی او ریکفتن تیک چون سبب وینا که پیاده التزام وارا کفتنا نکر تفلیویجی اما که انجمنان اجتماعی کردی ام دمیزین نیرو یک ریزیا مالا کردی یک هلوستا مالا کردی برجواندی ملتی متیدنا مصلحتا ملتی متیدیا تفلیوینا که ام جادن ام بردوامن گو اف دیالوگا هانه بسر بکوه بگومان اون تفدزان كيف فادي نها كيف فادي اف دیالوگ كيف فادي وكي انا كسا و بارتيين بي انا ك ريكفتنك السياسي جي هاتا كرن ياكود بن سرپرشتي امريكا و ريفبري حسد مظلوم عبدي بون كي او ريكفتنا سياسي تي بێگومان ئەم ژیزانن و تەفدە ژیزانن و مەڵەتێ مەژیزانێ ئەف دیالۆگ چما ڕاوەستەها چما سەکنی سەدە من هەبوون سەکنی بێگومان گرتیە ون تەفدەزانن چاوە ئەندامی ئەنجومەنان نیشتیمانی کوردی هاتن گرتن و ئالیگرێ ئەنجومەنان نیشتیمانی هەروەها چاڵکڤان و ڕەوشەمبیر ژ ئالیکی دیڤە شەوتاندنە ئۆفیسی ئەنجومەنان نیشتیمانی کوردی و پارتیە وێناکێ داخویانیە سەرکردەین پەیەدێ دژی ئەنجومەنان نیشتیمانی کوردی هەروەها ئەف هەموو بوون سەدەم و ئەف دیالۆگا کوردی هات ڕاوەستاندن و نەجارەکێ ددووە سەرکردێن پەیەدێ بەڕەنگێکی هشکەرە و زەلالی دانە خویاکردن گۆ ئەم نکارن vê دیالۆگا هانێ بەردەوام بکەن و ئەم نکارن vê دیالۆگا هانێ حتا بداوی بێنن بەڕەنگێکی زەلال و بەڕەنگێکی هشکەرە دانە خویاکردن ji ber vê yekê ev دیالۆگا هانێ هات سەکناندن وەک ئەنجومەنان نیشتیمانی کوردی تجارە نەبووە سەدەم گۆ ئەف دیالۆگا هانێ سەر بکەوێ چاوامەلێ دمەیزە بەرجەوەندیە مەڵەتێمە مصلحتا مەڵەتێمە divê دیالۆگا دیەکرێزییا کوردی دەیە بەروڤاژی vانێ بەروڤاژی van ev kesêk û ev بوون سەدەم ئەف دیالۆگا هانێ سەکنی نەت بەرجەوەندیە وا دەبوو و ئەف کارێ هانێکردن نیشتن ئەف دیالۆگا کوردی بسەکنێ ئەم دکارن بێژن ئەف دیالۆگا کوردی ددە قۆناغا دەرباس بوو قۆناغایەکە ئەم دکارن بێژن سەرکەفتی بوو مەلگەرەك تشتێک گرنگ مەل هەفتوو کرد وەک نەرینا سیاسی وەک لێڤەگەرا سیاسی هژمارە هەر ئالیکێکی نەرینا ماژ گەلک تشتارە چژرێجیما سووریرە بێ چێژ پرسگرێکا کوردی دەندروێ دەستورا سووری دەبێ هەلوەستا مەژ ڤا دەولەتێ هەڤیردۆری مەرە بڕاستی سەرڤا خالا مەل هەفتوو کرد لێ ئالیێدی دمەیزا ئن و ئەنجومەنان نیشتیمانی کوردی جادە divê دیالۆگا کوردیدا بێگومان سەدەم ئانین هۆلێ و هشت ئەف دیالۆگا کوردی ڕاوەستێ و حتا وەکە vêkêrîkê ev دیالۆگا هانێ كيف فادي نها نونري امريكا يكو بسرنامه وزاره دربيا امريكا هاتي روجاوي كردستاني هبو بريدمكي هفديتن لقال انا كسا هروها قال بيانك جيكر تشتكي نو هيك كيف
بێگومان ئەف شاندێ ئەمریکیێن و گۆن و هاتی دەست نیشانکردن لە کوردستانە سووری بێگومان ڕوونشتنێک بە ئەنجومانە نیشتیمانی کوردی رەبدەستەیە سەرۆکاتی ئێرە هات دیتن ئەف دیالۆگا کوردی بڕاستی دوێ ڕوونشتنێدا نەهات گفتوگۆکردن دخویێ ئەمریکاژی ئیرۆ پرسگرێکا کوردی ئەف دیالۆگا کوردی نەماش ئەولەویاتی ئەمریکایە بڕاستی ئەمریکا وەختێ بخوازێ لە هاتنە کوردی بکێ سەری نەگەلێکی زەحمەتە لە جەم ئەمریکا گوڤێ گاڤێ ببێ سەری ئێمە ئەم وەک دمەیزێنن بەرپرسیارەتیا مەزن ئیرۆ ئەف کریارێک و کوردستانە سووری چێ دبن ئەمریکا بەشێکی مەزن تحملیا نڤان کریاراتکەش بۆی ئەف دەڤەرێ هانێ دبن کۆنترۆلە ئەمریکا دەنا بەڕاستی هەلوەستە ئەمریکا نەزەلالە نەل هەمبەر کریزە سووری بتایبەت و نەل هەمبەر دۆزا مڵەتێ کوردستانە سووری تەنێ تەکەس دکێ هاتیە دەندڕوی سووری دە و شەرێ تیرۆلێ دکێ هەلوەستا وێناکێ بەڕاستی گەلێکی لاوازە بۆ بەری چەند ڕۆژە بەێ بەری چەند ڕۆژە ئەنجومەنە نیشتیمانیا کوردی سووریە لەگەل جیگرەی وەزیرەی دەرفەیە ئەمریکا جڤە لە واشنگتن جڤیناوە هەبوو لەگەل ئالیکاری وەزیرەی دەرفەیە ئەمریکای بەرپرسیاری کۆمیتەیە پەیوەندیێنی ئەنە کەسێک هەمیران حاجۆرە هەف پەیونامە هەبوو کەکەی هەمیران دیار کرد و ئەمریکا بە ئاوایەکی ئەرێنی لە دەستپێکردنە دیالۆگا کوردی تەماشەت کرد تو دکارێ وەیەکی بێژێکێکی فادیک و ئەنە کەسە ئامادەیە دیالۆگا کوردی دەست پێ بکات بێگومان کەکەی جەمال ئەنجومانە نیشتیمانی کوردی تیجارە خۆنەدایە ئالیکیش بەر لە هاتنە کوردی ئەنجومانە نیشتیمانی کوردی دیسە ئامادەیە ئەف دیالۆگە هانێ دەست پێ بکێ بێگومان بەرپرسێ قەسەدێژی تێخواستن هەروەها ئەمریکانە تێخواستن ئەو وەسیقاک و هەمزەکردن ئەلتیزامێ بۆیە وەسیقەی بکەن و ئەف کریاری هانێ ڕاوەستن ئەنجومانە نیشتیمانی کوردی تیجارە خۆشبەر دیالۆگا کوردی نەدایە ئالیکی و ئەڤیەکش داخوازی ئەنجومانە نیشتیمانی کوردیە و ئەنجومانە نیشتیمانی کوردی جاددا گو ئەف دیالۆگا هانێ سەر بکەوێت هەموو ئالیادا ئالیە سیاسی دەت ئالیە لەشکەری دەت ئالیە رێڤەبەریێدا بگهێ پەیمانە گشتی خزمەتە خەلکێ مەل کوردستانە سووری بکێ کیژان کریارن ئێک و پەیەنەکە یانژی رێڤەبریا خۆسەر دوێ جی بجی بکەیەکەکێ فادی کریار گەلک سەدەم هەنە و گەرەک کریار هەنە گرتیە ئەندامی ئەنجومانە نیشتیمانی کوردی هەروەها ئالیگرێ ئەنجومانە نیشتیمانی کوردی هەروەها چاڵکڤان و ڕەوشەمبیر دوێ ئەف بسەکنێ ڕەڤاندنە زارۆکێ تەمەنێوانێ بچووک دوێ ئەڤژی مەسئەلا مەناهجە و ئەف بڕاستی یەک پرسگرێکێ و نەهاتی چارەسەرکردن گرتنە مەدارس و مەراکزێ خوێندنێ ئەف هەموو بڕاستی داخویانیە دەرحەقی ئەنجومانە نیشتیمانی کوردیدا شەوتاندنە ئۆفیسە ئەف هەموو کریار دوێ ڕاوەستن هەتا ئەنجومانە نیشتیمانی کوردی جارەکە دیڤەگەرێ سەرماسا دیالۆگا کوردی و ئەف دیالۆگا هانێ دەست پێ بکێ و بکێ پەیمانە گشتی کەگەی فادی هەروەها ئاتمۆسفەرێک هەیە لە دەڤەری تێگوتن و ئەنقەرە لەگەل شامێ دکارێ پەیوەندیên xwe baş bike ev yek gelo bandorê Rojavayê Kurdistanê dike û erkê we wekî ene kese jî çi ye di rewşekî wisa بەلێ بێگومان بەری ئەم دەرباسی vê xالێ ببن ئەم divê em zanibin ev daxwaza dewleta Tirkî û rejîma Esedê an na bêguman ev
بڕاستی داخوازە ڕۆسا و ئەیرانیا بوو دخواستن لەڤهاتنەکێت ناوبەرە دەوڵەتا ترکی و ڕێجیمە ئەسەد دەچێ بکەن بێگومان گەلک پرسگرێک هەنە نەهەماولۆ بە هەسانیە ئەف گفتوگۆ بسەر بکەوێ و ئەڤژی بڕاستی چما ئیرۆ دەنگێ دەوڵەتی ئەستانە دەهندڕوێ سووریدا ئەو خوڕترن ji بۆی بڕاستی ئیرۆ ڕۆلە ئەمریکا و یەکێتیە ئەوروپا بڕاستی دەهندڕوی سووریدا گەلێکی لەوازە ئەڤژی دەهێرێ دەوڵەتی ئەستانە ئەو گەلێکی گرنگیاوانێ دەهندڕوی سووری دەهابن بێگومان شروطی دەوڵەتا تورکی ژیهانە و شروطی دەوڵەتا سووری ژیهانە دباوەریە مدەنەولۆ باسانیە ئەڤ لەڤهاتنە هەنێ بسەر بکەوێ شروطی دەوڵەتا ترکی گەلک سەدەم هەنە ئەو سەدەم باوریە مەدا گەلێکی زەحمەتن گۆ چارەسەر ببێت یەکژێ داخوازە دەوڵەتا تورکی دووربوونە پەیەدێ ji دۆری سینۆرێوێ ئەولێ مەیزێنێ خەتەرە سەر ئەولەهیا دەوڵەتا تورکی مەسەلا پەنابەرە وەکوون تەف دەزانن ئیرۆ نێزیکی 4 ملیۆن پەنابەر دەهندڕوێ ترکی داهەنە و ئۆپۆزیسیۆنە پارتیا دەستهلات دەوڵەتا ترکیدا تەکەس دکێ ئن و ئەف بوو سەدەم ئەزما ئابووری دەهندڕوێ تورکیدا ji بۆی ڤا پەنابەرایە و ئەردۆگان نکاری بوو مووقفەکی ڕاست بنسبەتی کریزا سووری بدێ و ئەڤ یەک هشت ئەزما ئابووری دەهندڕوێ تورکیدا وەرێ خوڵقاندن ئالیکی دیدا بڕاستی شروطی ڕێجیمە ئەسەد جیهانە ڕێجیمە ئەسەدجی تەکەس دیکەن و دوێ دەوڵەتا ترکی نەما پشتگیریا ڤا گروپێ چەکدار ڤا دەڤەرادا بکێ چل ئەفرین بێ چل سەرێکە هەنیە بێ و ئەڤ یەکژی بڕاستی گەلێکی زەحمەتە ئەڤ لەڤهاتن بکێ سەری بێگومان نەگهایەوەی ئاستا سیاسی ئەڤ دانوستاندنێ دەوڵەتا ترکی و ڕێجیمە ئەسەددا دانوستاندنن استخباراتینە بەرێدا ئەڤ دانوستاندن هەبوون و بەردەوامن حتا وەکە vێکێریکێ دباوەریە مەدا هەکەر ئەڤ لەڤهاتن هەرێ سەریژی وێ نەکەوێ خزمەتا مڵەتی سووری بتایبەت مڵەتی کوردستانە سووریدا سپاسیاتت کەم کە کێفادی کۆژتە هۆکێ تلگەلمە